ئەمانە دیمەنی تاقیکردنەوەی بەشداروانی پڕۆژەی نووری قورئانە، خەریکی وەڵامدانەوەی ئەو پرسیارانن کە لە سوورەتی کەهف بۆیان دیاری کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. پرۆژەکە جیاواز لە پرۆژەکانی تر ستافێکی تایبەت لە تەندروستی ئامادەیان هەبوو لە شوێنی تاقیکردنەوەکەدا بۆ ئەو حاڵەتە لە ناکاوانەی زۆر جار لەو شوێنانەدا ڕوودەدەن تا بتوانن بە باشترین شێواز خزمەت بکرێن. سەرپەرشتیاری پرۆژەکە ڕایدەگەێنێت نزیکەی 5,000 کەس باشداریان لە تاقیکردنەوەکەدا کرد بوو. دەشڵێت پرۆژەکە بە سەرکەوتووی کۆتایی پێهات. الحەمدوللا وەشکور ئەو پرۆسەیە بە پایان هات بە سەرکەوتووی ڕێژەی بەشداربووان ڕێژەیەکی بەرچاو بوو نزیکەی 5,000 کەس لە خوشکان و لە برایان. ڕێژەی سەرکەوتنیش ئینشاڵڵا باش دەبێت بەپێی ئەوەی کەوە لە ناو ڕیزەکان هاتوچوومان کردووە و تەمەشای هەندێک لە جوابەکانمان کردووە. الحەمدوللا بەنسبەت ئەوانەی کە نابینا بوون دەستی نووسینیان نەبوو لە سەنتەری ڕۆشنبیری حکمە لەوێش پرۆسەی تاقیکردنەوەکە بەڕێوە چوو. ئینشاڵڵا لە ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە ئەنجامەکان دەردەچی. ئینشاڵڵا خەڵاتەکانیش دابەش دەکرێت لە هەمووش گرنگتر ئەوەیە خەڵاتی لایخوا جۆل لە جۆلالوهو ئینشاڵڵا بەدەست هاتووە. بەشێک لە بەشداروانی پرۆژەکە ئەنجامدانی چالاکی لەو شێوەیەیان بە گرنگ زانی و پێیان وایە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە دەتوانرێت تاچی کورد زیاتر ئاشنا بکرێت بە پەیامی ئاسمانی و بکرێن بە قوتابی قوتابخانەکانی ڕەسوولڵڵا و تاکێکی تەندروستیان لێ بەرهەم بێت. زۆر دڵخۆشم زۆر یعنی وەصف ناکرێتن یعنی چاوت بۆ خەڵکی دەکەی هەم لە پێناو خوای گەورە دانیشتیا ئەو ئاەتە خوای گەورانە هەموو دەخینتەوە یعنی زۆر دڵخۆش وەصف ناکرێت. بۆ ئێمە نیشانە و جێگای دڵخۆشیە کە بەم شێوەی خوشک و برایانمان هاتوون بەدەم لەبەرکردنی ئەم سوورەتە پیرۆزەوە کە سوورەتی کەهفە بە گەرم و گوڕێکی جوانەوە هاتوون و زۆر بە جوانی لەبەریان کردووە بەشداری ئیمتحانیان کردووە. ئەمە نیشانەی دڵخۆشی و ئینشاڵڵا هەر بەردەوام الله ئەکبەری دەوێ الحەمدوللا پرۆژێکی زۆر ئینشاڵڵا سەرکەوتووە هیوادارم بەردەوام بن هەر وردە لە هەموو سوورەتەکان ئەوها خەڵکەکی کۆ بکەنەوە و بەشداری بکەن و چالاکێکی زۆرە و زۆر سرم برندەکە ئەو گەنجانە دەبینم بەڕاستی خۆزگە ئەمەش بەجاحێری چوباینەنا ئەو پرۆگرامەی طبعا ئەتوو کە بەشداریت کرد لەوەی کە تێگەیشتی لە ئاەتەکانی خوای گەورە هەر ینی تۆماتیکیان ئەویت کە یعنی لێر دوور دەکەویەوە کە تێگەیشتی لە ئاەتەکانی خوای گەورە بەشداری کرد لە پرۆژانە ئەویت کە لە خراپەی دوور دەکەویەوە. کۆکردنەوەشی مسلمانان بوو هەم لە گەنجان هەم لە پیرە هەم لە ئافرەتان بەڕاستی جێگای دەستخۆشیە هەرەوەندە دەتوانم بڕێ بکەوە دەستخۆشیان لێ بکەم و خوا موفەقیان کە سەرکەوتویان کە لە پرۆژەی زیاتر و باشتر و خێریان ساتر بی ئینشاڵڵا خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. پرۆژەی نووری قورئان کە لەلایەن رادیۆ و تەلەڤیزۆنی نور بۆ قورئان و فەرموودا کە سەر بە ڕاگەیاندنی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریە قۆناغی دووەمی تایبەت کرد بە سوورەتی کەهف کە تێیدا نزیکەی 5,000 کەس بەشداریان تێدا کرد و وابڕیاریشە لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان بەشێک لە سەرکەوتوان خەڵات بکرێن بە جۆرێک 5 گەشتی عومرە و چەندین خەڵاتی تری شایستە لەخۆ بگرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.